ئەمڕۆ یەکێک لە هونەرمەندە دیارەکان، یەکێک لە شانۆکار و یەکێک لەو با بڵێن هونەرمەندانەی کە لە بەشێکی زۆر لە دراماکاندا بەشداری کردووە بەداخەوە کۆچی دوایی کرد. هونەرمەندی گەورە عومەر چاوشین یەکێک لەو هونەرمەندە گەورانەی یاخود یەکێک لەو هونەرمەندە دیارانەی کە لە کۆتایی شەستەکان هەتا هەشتاکانیش بە چەندین ڕۆڵی سەرنجڕاکێش سەرنجی زۆرێک لە بینەرانی بۆ خۆی ڕاکێشاوە و بەشێکی زۆر لە کارەکانیشی وەکو با بڵێن هونەرێکی ڕەستەن، وەکو هونەرێکی کوردی گەورە دەستنیشان کراوە یاخود سیر کراوە. بگومان عومەر چاوشین یەکێک بووە لەو هونەرمەندانەی کە زۆر جار ڕۆڵی ئافرەتی لە ناو دراماکاندا بینیوە یاخود ڕۆڵی گێڕاوە بەداخەوە کۆچی دوایی کرد بەهۆی نەخۆشیەوە. قال من نعرف ماما جد حسب الجايك بس هيك مردوب ليه برو بيقعدوا دعاية ندويكم قولي في جميل يا ربي الحمد لله والشكر وارزق ما بيجي بخاطري يدوك ولد هسه كرمتنا على بلدي طاقة برو برو ولا يعني هونەرمەندی دێرینی کورد عومەر چاوشین کە یەکێکە لە دیارترین ئاکتەرانی کورد و ساڵانێکی زۆر خزمەتی بە بواری نواندن کردووە کۆچی دوایی کرد. هونەرمەند عومەر چاوشین لە ساڵی 1942 لە شاری سلێمانی لەدایک بوو. لە ساڵی 1967 لە تیپی نواندنی سلێمانی بۆ تا ئەندام و شان بەشانی ئاکتەرانی بەتوانا و دیاری سەردەمی خۆی لە کۆمەڵێک لە تەمسیلیدا ڕۆڵی بینیوە لە دیارترینیان پیسکەی تەڕپیر و ژن بەژن و جەنابی موفەتیش و گۆڕ هەڵکەن و مەکری ژنان و کێچ و چەندین درامای دیکەدا. كيري أتوار وبزم دوان مني جيجا يجيبكم لبرتو حاجي باش ياسين بالي أمشو ميوان مانيا ديوان ميوان تورا ما برا وستا يا ديواني تي عصر جوابي ناردبو كركي ناردبو لو أنا توزيش كبقى نجي شي او بوي جواب انا بوي ميوان دكتور باخبا تايل بوغا ميوان تو بو أما نسأل سؤال كريم درا وستا بو بجيرو بزانة چه وچنيا فكراسيا وبقر ايه ميرزا روستما ما مستعمل الروفة هايكي أرسلاني كريتي واي 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 جنو ميوانو كسو خزمي خوما وميوان مانيا وبرايا عشان بخير بالجعلان جيشنا هاكل يستابو تي شش حوشو جاي آخر حاجي تيا هو مسألة خير وصاليا